سڵات لەبێم کاتتان باش بینەروی سەر خۆشەویستەکانم خۆشحاڵم کە لە ئەڵلقەی کینۆی ئێوارەی سلێمانی هاتمەوە دیدەنیتان هیوایی لەش ساغی و تەندروست باشی بۆمتان دەخوازم لەم پرۆگرامم لەگەڵ یەکێک لە هونەرمەندە دەنگخۆش و بەتواناکانی ڕۆژهەڵات پرۆگرامتان پێشکەش دەکەم و هەروەها گفتوگۆیەکی هونەریانە لەگەڵ جەنابیان بەنیازین و هەم باسی هونەر دەکەین هەم بەدڵنیاییەوە لە دەنگە زێڕینەکەشی هونەرمان پێشکەش دەکات. کاک نورە مەحموودی کە یەکێکە لە هونەرمەندە بەتوانا و دیارەکانی ڕۆژهەڵات و هەروەها بە زمانی شیرینی کوردی لە زۆر جێ و لە زۆر کەناڵی بیانی و ناوخۆی یاخود با بڵێن کوردی و بیانی گۆرانی چڕی و پرۆگرامی پێشکەش کردووە. بۆ ئەم پرۆگرامی ئێوارەی سلێمانیش لە ستودیۆی ئێوارەی سلێمانی میوانە لە لامان زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵم. زۆر خۆشحاڵم منیش ببینینی جناب و سڵاو بۆ بینەرانی خۆشەویست و هاوکارەکانت و هەموو ئەو ئەزیزانێک کە ئێستا چاو لەو بەرنامەیەت. بەڕێزن سەفەرتان سەلامەت. ئێوە لە ڕۆژهەڵاتەوە هاتوونەتە ئێرە. پێش هەموو شتە دەمە بپرسم کەشەکە چۆنە بۆ ئێوە تا مەزرۆیی و بینینتان لە ناو سلەیمانی چۆن بوو؟ وەڵا 2 ساڵە ناتووم بۆ ئێراوە سەفەرێکی خۆش بووە جارە من ببینینی خەڵکی باشوور و سلێمانی و هەموو کوردەواری گەشت دەبمەوە دڵخۆشم ببینینیان. من بە تایبەت بۆ جێژنی نەورۆز من داوەت کراوم بۆ شەوی جێژنی نەورۆز لە سەهۆڵەکە بەرنامێکمان پێش کەشێکی خۆشتان بەڕێ کرد. دەستان خۆش بێت. کاک نورە مەبەستمە ئەم پرسیارە لە هەموو هونەرمەندەکان کە بۆ بینەرە خۆشەویستەکان ئەوانەی پرۆگرامی من دەبین دەزانن دەڵێن ئەم پرسیارە گشتگیرەکەی دیارییە. سەرەتایی دروستبوونی هونەر لە ناخی ئێوە و هەستکردن بەوەی کە ئەم بەهرەیە ئەم توانایە دەتانێت پەری پێ بدەن کەی بوو بۆ چی دەگەڕێتەوە کەی و هەستت کرد کە تۆ بەدەر لەوەی ئەو بەهرەیە کە هەموو کەس دەزانێت هێتی بەس کەی بوو بڕیارتدا هەست دەکەی دەتوانی پەری پێ بدەیت و درێژە پێدەری بابەتەکەت؟ من لە بنەماڵێکی هونەرمەندا لەدایک بووم باوکم مام گۆرانی پێش بوون. من باوکم خۆی گۆرانی ئەو سەردەمە کاو مۆسیقا و شتوانە بوو بە چەپڵە و چش لە سەرشاوی لە کۆڕ و کۆبوونەوە ئارەوانە. من لە 1982 زاینی کە لە سەرەتاییە بووم دەستم بە کاری گۆرانی و سرود و شانۆ کردووە. من دەستپێکەری کارەکانم بە شانۆ و سرود بووە و پۆلی پێنجەم سرودێکم خوێند کە لە منتەقا لە ناوچە دەنگی داوە و دواییش بەردەوام ساڵانە لە ئێرانە لە کاتی مانگی ڕێبەندانە کە بەهمەن مانگە بەهۆی سەرکەوتنی شۆڕشی ئێران هەر ساڵ بەرنامەی شانۆ و تەئاتر و سرود پێشکەشەکرا و منیش بەردەوام ساڵانە کاری شانۆمە کرد، کاری سرودمە کرد، دوای کاری پێشکەشکاریم کرد، دوای کاری بێژەریم کرد هەتا ئێستا هەر بەردەوام و زیاتر لە 40 ساڵە کاری هونەریەک. تەمەەن درێژ بن. ئەزمونێکی باشتان هەیە من لە چەند کەناڵێکی بیانی جگە لە کوردیش ڕاپێکەوتنی جەنابتانم بینی تایبەت لەگەڵ فارسەکاندا. هونەری کوردی چۆنە ئەوەندەی تۆ خۆت وەکو هونەرمەندێک وەکو ئەو کەسایەتی کە ئەو هونەرە پێشکەش دەکەی هەستێکی پێشوازیرێکردنی چۆنە لەلایە کەسە بیانیەکانەوە؟ وەڵا قەتعەن مۆسیقا و هونەری کوردی زۆر لەسەرە لە هەموو گەلانی تر کەمتر نییە سەرتریشە. ئێمە تماشای کەسانی ناودارمانی چ مۆسیقا چ گۆرانی لە لای غەیرە کوردەکانیش زۆر زۆر بەدڵیانە حتا ئەوانش کە زمانی کوردیش نازانن یا مۆسیقای کوردی ئەو نەگویان لێنەوە کردە بەس مۆسیقای کوردی و هونەری کوردی گەلێک بەرزە لە ناوچەدا لە لای هەموو گەلانی ترە هیچ کەم و کەسرێکی نییە بەڵکو سەرتریژە لەوان لە جیهانیش دەنگی داوەتەوە نەک لە بڵێم ناوچە لە جیهانیش جێگە و پێگەی خۆی هەیە. مای خۆشحاڵی ئێمە هەمیشە کورتچاومان لەوە بووە هونەر بابەتێکی ئاساییە هەموو کەس لە هەموو جیهاندا گوێ لە هونەرە جیاوازەکان بگرێت بەس هەمیشە ئەو ئاواتەشمان هەبوو چۆن ئێمە گوێ لە بیانیەکان دەگرین ئەوانیش بە هەماشە ببینیەوە کە چۆن گوێ لە ئێمە و دەنگە ڕەسەنەکانی ئێمە دەگرێت. بە بیرەوەرێکت بە گەڕمە من لە زانکۆی ئازەربایجان بوو مامۆساکەم تورک بوو دەیگوت من 13 کاست
بابم سێزدە کاست مامۆستا حەسەن زیرەکێ دەیگوت نازانی چی دەڵێ بەس دەیگوت لەدەڵ کارەکە عەجەم بوو تورک بوو مامۆستای زانکۆکە بەس دەیگوت سێزدە کاست مامۆستا زیرەکمانەی ئەوش یەکێ لە بیرۆوەریەکان و کە من لە ئازەربایجانی ڕۆژهەڵات لە پارێزگای تەورێزا من لەوێ دەرسم خوێن ئەوە قسەی ئەو مامۆسایەمان بە دڵنیایی و جێگی شانازیە دەکرێت داوای گۆرانی بکەم لە جەنابتان ئەگەر کۆپلێکی بچووکیش بێ بتانگەڕێنمەوە بۆ یادەوەریەک بۆ ئەو سەردەمانەی کە لە سەرەتاکانەوە گۆرانی دەوێت یان گۆرانی کام لە کەڵە هونەرمەندەکانت بژاردە دەکرد وەڵام من تێکەڵاوێکم بە زاراوە و بە گۆرانی تێکەڵاوێکم لە هەموو گۆرانی بێژەکان بەس من بابم عاشقی دەنگی مامۆستا حەسەن زیرەک و مامرێوانە بوو و منیش خۆمیش زۆرم حەز لە دەنگیان بوو زۆریش شانازیانم پێکردو و کارەکانیانم خوێندو و بەڕاستی حەزم بە کارەکانەوان ئەو گەورە هونەرمەندە کوردانەی قەدیم زۆر بەدڵ بەدڵنیاییەوە ئەممان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر ئەممان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر دەردێم شارەکەیە بنووسە بۆ لای قازمڵێ ئەو شەمارەکە ئەمەن ئەڵڵا گوڵامارەکەیە ئەشخەندێن لە دوورەڵە دیارەیە ڕەنگیان زەرێدای هاوار لێو بابارەیە منیان مەکان ساحەبیارەیە بە دەردی دەمای هاوار گرفتارەیە ئەممان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر ئەممان دۆکتۆر ئەمرم چاوم دۆکتۆر دەردێم شارەکەیە بنووسە بۆ لای قازمڵێ ئەو شەمارەکە ئەمەن ئەڵڵا ئەو گوڵامارەکەیە پێشکەش دەستان خۆش بێ هەر بمێنن ماندوو نەبن کاک نورە دەمەوێت بپرسم لە کاتێکدا ئێوە پەروەردە و پڕی ئەو هونەرە جوانە ڕەسەنە کۆنەی کوردن خۆتان ئەمڕۆکە بۆ بژاردەی بەرهەمێک کە بۆ خۆت هەڵبژێری چۆنا بژاردە دەکەی لە هەڵبژاردننی وشە لە ئاوازدا کە دەزانین ڕاستە سەردەمەکان جیاوازن بەڵام کاتێک کە کەسێک بەو پەروەردەیە هاتبێ جیاوازی بژاردەی چییە بۆ بەرهەمەکانی خۆی شێر و ئەوانە زۆر تاسیریە من سەیەکم شێرێک بێت کە بەدڵی خۆم بێ بەڵێ هەر شەوێ لە تەلەڤیزیۆن دەرەکۆم لە ڕۆژهەڵات زۆرترین نامە و پێیان بۆ تەلەڤیزیۆن تێ لەبەرەوە سەیەکم شتێک هەڵبژێرم کە بەدڵی خەڵک بێت ڕاستە ئەو شاعیرە بەڕێزانەی کە حەز دەکەیت یاخود پێشتر پەیوەندیتە بۆ لەگەڵیان بەرهەمەکانیان بەکاردێنی زیاتر لە مامۆستای من استفادەم کرد لە مامۆستا شەریف استفادەم کردە لە شاعرانی مەحەلی ناوچەی خۆمان استفادەم کردووە بەڵێ هەر شتێک کە لە دڵ خۆم کار بکە چون من دەزانم کە ئەوەی بیخوێنم لە دڵ بیسەریش و بینەریش کارەکە لەبەرەوە شتێکە لە بژێرم کە بۆ هەردووکمان دڵچەسب بێت بەدڵنیاییەوە ئەوە یەکێکە لە توانە و بەهرەکانی بەهرەی بژاردننیش زۆر زۆر گرنگە بۆ هونەرمەند هەوادارانت زیاتر لە کام جۆر لە وەک بڵین لە چ ستایلێک زیاتر حەز بە گۆرانەکان و خاوە زۆر حەزیان حەز بەوە دەکەن زیاتر تۆژەوەیان پێشکەش دەکەی ئەگەر ئەم جارە بڵم گۆرانیەک لەو گۆرانیانی کە تۆ خۆت بەدڵتەمت سەرەتا سوپاس دەکەمەوە بژاردە کرد بەس ئەمەوەی گوێبیستی یەکێک لە بەرهەمانە بین کە تۆ خۆت هەست دەکەیت لە دڵت دێتە دەرێ و تۆ بژاردەی دەکەیت هەرچی بخوێنم سایەکەم شتێک خوێنم گەڕیانێک با بخوێنی فەرموون کە هەرچی دێمە سلێمانی لە هەر کۆڕ و کۆبوونەوەی ئەڵێن ئەو گەڕیانە بخوێنمیشەوە پێشکەش بە ئێوە و سوپاسانەکەی بینەرانی خۆشەویستەکە وەرام نازەنیان یاری وەفادار وەرام نازەنیان یاری وەفادار
مەیلی ئەو ساڵنە چاکترە لە پار مەیلی ئەو ساڵنە چاکترە لە پایان هەر مەیلان مەیلان هەر جەوران جەورایان هەر مەیلان مەیلان هەر جەوران جەوران خوا دڵی تۆ چۆنان میانیش بەو تاورن وەی دڵی تۆ چۆنان میانیش بەو تاورەیان وەرام نازەنیان یاری وەفادار وەرام نازەنیان یاری وەفادار مەیلی ئەو ساڵنە چاکترە تا پار مەیلی ئەو ساڵنە چاکترە تا پایان ئەگەر بەنیادام بەخەم مەردوایە ئەگەر بەنیادام بەخەم مەردوایە ئاشیا من بۆ تۆ زیقم کردایە ئاشیا من بۆ تۆ زیقم کردایە وەرام نازەنیان یاری وەفادار وەرام نازەنیان یاری وەفادار مەیلی ئەو ساڵنە چاکترە تا پار مەیلی ئەو ساڵنە چاکترە تا پایان بەخێر بێنەوە هەمیشە دەنگ خۆش بوون و ئینشاءڵڵا تەندروست باش بن. با پرسیاری ڕۆژهەڵاتت لێ بکەم هونەرمەندان و گوزەرانی هونەرمەندان چۆنە لە ڕۆژهەڵات پێشوازی خەڵکی و شێوازی بەڕێوەچوونی کارە هونەرەکان لەوێ چۆنە لە ئێستادا؟ وەڵا خۆتزانی لێرە خەڵکی باشوور زۆر حەزیان بە کارەکانی ڕۆژهەڵاتی بەڵێ لەوێش ئێستا زروف وای هاتووە ناتوان گرانی و ناتوانانی شتێک تۆمار بکەیت چون هەزینەکەی زۆر لەسرە بەس هەر جوڵە هەیە وەلێ نەوەک چارە وەک پێشووتر نییە. کارکردن لە ئێوە بەڕێستان پێش پرۆگرامەکە باستان کردتان لە کوردستان و لە هەولێر پێشتر کارتان کردو هەم کاری پێشکەشکاریشتان کردووە زیاتر کارەکان لە فەیسبووک هەیە بەڵێ هەم بێژەریە هەم کارە گۆرانیە هەم لە ئینستار فێس هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان دامناوە سەرکەوتوو بن. بیری بێژەری و پێشکەشکارێکت ناکەی کامیان زیاتر لە دڵتا شیرینە؟ ساڵی 2000 خولی بێژەرین بینیوە لە پارێزگای کرماشان بەڵێ دوای 2010 یەک خول دیکان بینی 2011 لە شاری پارێزگای کوردستان شاری سنە یەک خول دیکەم بینی من حەزێکی زۆرم بە بێژەریەوە دەنگی من جیاواز بوو لە کاتی مناڵیە بەهۆیەوە کە فرکانسی دەنگی من جیاواز بوو لەگەڵ هاوپۆلەکانم بێشر سرودە فارسەکانیان پێمدا کوردی میشوێن فارسی میشوێن مەبەسمەوەی چون دەنگ من جیاواز بوو لەگەڵەوان سرودە مامۆساکان و مقانە مامۆسای مەکتەبەکان لە ئێران کاری سرود و گۆرانی و شتیانە کرد بەڵێ لە کاتی مانگی ڕێبەندانە من حەزێ زیاتر لە گۆرانیم بۆ پێشێری هەیە چون لەگەڵ خوێن مایە زەحمەتم بۆ کێشاوە زۆر کاری دکۆمنتاریم کردووە لە هەموو کاناڵەکان بڵاو کراوەتەوە ڕاستە عەلاقەم پێ بیری ئەەکەی لەیاتە یەکەم کارکە کردت لە چۆن بوو لەکوێ بوو لە دوا ناوەندی و ناوەندیە کەمکەم دەستم بە پێشکەشکاری کرد لە کاتی بەڕێوەبردننی تەئاترەکانە کەسێوان نەبوو بە جۆر نەبوو دەی من چون عەلاقەم پێ بوو حەزم لێ بوو شروعم کرد ئەوە کە ئێسایڵێم هەموو خەڵکی شاری ڕوانسەر ئاگان بەو قسانەی من کەمکەم ناوبانگەی من گەیشتە بەرپرسەکان ئەم زەنگێدا ئەو زەنگێدا ئەو تەلەفۆنێکرد ئەوە چیە وایان دەزانی زۆر کەس من جافم وایان دەزانی من هەورام یەکی دەیگوت خەڵک سنێ یەکی دەیگوت خەڵک پاوەیە یەکی دەیگوت خەڵک مابادە دیمە وردە وردە سەیم خوێنمەوە زەحمەتم کێشە خولم بینی وتم ساڵی 2000 چوومە و کارانم کرد وەلی پێشتر لەوەیش هەر کارمەکرد چون حەزم لێ بوو چون بەهۆی ئەو دەنگی مامۆستا شکرڵای بابان نازانم بیناسیانە کە کاری پێشکەشکاری بێژەریە کرد من زۆر شەیدای دەنگی مامۆستا شکرڵای بابان بووم لەبەرەوە کاسەکانم گوێ لێە کرد و حەزمیش لێ بوو دی بەردەوام هەتا ئێستا هەر
کار دەکەم. ماندوو نەبن. هەڵبەت خوێندنەوەش ئەدای تایبەت و دەنگی تایبەتی دەوێت هەروەکو چۆن گۆرانی چڕین تایبەتمەندی خۆی هەیە. لەگەڵ بابەتە فارسیەکاندا هەتاکو ئێستا بەرهەمی فارسی پێشکەش دەکەن یاخود چ جیاوازێکی هەیە بۆ تۆ هونەرمەندان دەزانین کە هونەر بابەتێکی جیهانیە نەتەوە نازانە سنووری نییە جەنابیشتان بەرهەمی فارسی شەر پێشکەش دەکەن. تازایی لە چەند ساڵ پێش بۆ دەرەوە 20 کارە فارسی و 20 کارە کوردیان ویست ئەوە دوای بەرنامەکە پیشان دەدەم. هەر لە نێو بەرنامەکەش پێم خۆشە گوێبیستی بەرهەمە فارسیەکانی شتێکێک لەوانە ببم و ئەشمویست ئەوە بپرسم لە لای هونەرمەندە فارسەکان کێ زۆر کاریگەری لەسەر بەجێهێشتووی؟ وەڵام من لەو مامۆستا فارسە کە ساڵی 2000 لە لای ئەو خولی بێژەری دەستم پێ کرد دەنگی زۆر عەجیبە. مامۆستا ئەبوولحەسەنی دەستپوولیان خەڵکی تارانە بەڕاستی دەنگێکی جیاوازیە یعنی یەکێ لەو بێژەرانە هەرە گەورانەیە بەس پیرە فقط بۆ مامۆسای فێرکاریە. من لەگەڵەوە ئاشنابووم دەنگی ئەو دوایی بێژەرەکانی دەرەوەی ئێران ئەوانە زۆر بەتوانە. هەم بۆ بێژەری بۆ گۆرانی وتنی شەر لەوەوە زیاتر حەزت خولیای گۆرانی هونەری فارسی لەلا دروست بوو مەبەستم بۆ گۆرانی وتنە لە کام لە هونەرمەندە فارسەکان کاریگەریان هەبووە لەسەرت؟ وەڵا ئەگە بۆ گۆرانی بێژی من ئەو قەدیمانم ئەم نەسڵە زیاد جاڵب نین بەس نە هەن با نەبێتە بەس ئەو مەسڵەن ماسی هایدە مۆئین ئەزەم مەرزیە سوسان زۆر کاریگەرن. پێم خۆشە کۆپلێکی فارسی مانگوێ لێ بێرە دەنگێت جلوبەرگی کوردیەوە هونەرمەندێکی کورد و دەزانم ئەگەر بۆ تۆ بگونجێت مەبەستمە چونکە گوێم لێ بووە وەکیتر بەسمێ لەنێ پرۆگرامی شەمان بێ. دوست دارم میدونی این کار دل گناه من نیست تقصیر دل دوست دارم میدونی این کار دل گناه من نیست تقصیر دل عشق تو دیوانم کرده بیا شیانم کرده ناز تو نازنینم ورد زبونم کرده این بازی زمون است آخه منم جوونم همه میگن دیوونه است اینو خودم میدونم این بازی زمونه است آخه منم جوونم همه میگن دیوونه است اینو خودم میدونم همه میدونن که عاشقی کار دل گناه من نیست تقصیر دل. دەستان خۆش بێ ماندوو نەبن من زۆر خۆشحاڵ بم لەگەڵ جەنابتانە پرۆگرام لەگەڵ بەڕێستانە تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر شتێک هەبێ حەستان کردبێ باسیکەن لەم پرۆگرامە من نەمپرسی بێت کاتی کۆتایی پرۆگرامەکە دەدەمە بەڕێستان. زۆر سپاسانەکەم دەستخۆشی لە خۆت و لە کاک مەسعود و هاوکاران و هەموو ئەندامانی کاناڵی سلێمانی و زۆر خۆشحاڵم کە منیش لەگەڵتانە ئاشنا بووم چاو پێکەوتنە بۆ من بیرەوەرێکی خۆشە. زۆر سپاسانەکەی ئێمەش بە هەمان شێوە هاوڕێژمەکە ئێمەش سڵاومان هەیە بۆی دەستت خۆش بێ سپاس دەکەین. پرۆگرامی ئێوارەی سلێمانیەکێک لە پرۆگرامانەی کە هەم کاتێکی کورت و هەم چاوپێکەوتنێکی دیاریکرامان هەیە لەگەڵ بەڕێزت ئەوەندەی چێژمان لە دەنگت بینی بە دڵنیایی و چێژمان لە قسەکانیشت بینی ماندوو نەبی ئینشاءڵڵا هەمیشە دەتبینین لە کوردستان. هونەرمەندی بەڕێز کاک نورە مەحموودی لە ئەم پرۆگرامە لەگەڵمانە بوو هیوادارم چێشتان بینی بێت لە دەنگە پرسۆزەکەی و تاوکو پرۆگرامێکی دیکە میوانێکی دیکە و بابەتێکی دیکە دێمۆلاتان سوپاسانەکەم و خۆشحاڵ بووم کە ئێوە بینەرمان بوون هەر شاد بن.